ئازیزانم، ئێمە باس لە بەڕێوەبردننی ژیانی خۆمانەکەین لەم دنیاە. پێویستە بەدیهێنانی ئامانجە مادیەکانیشمان بۆ مەبەستە معنەویەکانمان بێت. واتە ئێمە خۆمان بە شایستە بزانین، مە زۆر گرنگە خۆمان بە شایستەی نیعمەتەکانی ئەم دنیاە بزانین. بۆ ئەوەی کە ئێمە شایستەی ئەم نیعمەتانە بین، پێویستە مەبەست و ئامانجی گەورەی معنەویمان هەبێت. ئەگینا خودی بەدەستهێنانی ئامانجە مادیەکان ئەگەر تەنها بۆ ئەوە بێت تۆزێ خۆشتر بژین، بچووکە بینەوە و دڵنیا بن ئەوە کەسەی خۆتەکەی تەریقە بیتەوە لە هەوڵدان. هەمومان ئەڵێن جێگەی شانازیە، ئەو پیاوە پیرە، ئەو کوڕەگەنجە، ئەو کچە ئیشەکە بە حەڵاڵی پارە پێیاکە، هەمومان وا بیرەکەینەوە و جێگەی دەستخۆشیە و سوپاسی ئەوێت کە عایلەکەی خۆی بەخێوەکە باشە ئیشەکە. بەڵام با تۆزێ بچینە ناوە، ئایا کاتێ ئامانجە مادیەکان تەنها خەونی ئینسانێک بێم ئینسانە چەنێ بچووکە بێت. ئایا تۆ ئەگەر بێت و لەبەر شتێکی معنەوی نەبێ هەوڵبەی، تاقەتت هەیە هەوڵبەی؟ جاری وا هەیە زۆربەی خەڵک بۆیە فاشیلە. بۆ نمونە ئەزانێ ئەگەر ئێستا ئیشکە لە ئایندا ئەتوانێت تەلەڤیزۆنێکی گەورەتری هەبێ، بەڵام بە تەلەڤیزۆنێکی ناشرین ڕازیە و ئیش ناکە و سەیری تەلەڤیزۆنە ناشرینەکەی خۆیە. ئەزانێ کە خانوەکی بە کەڵک نایە، بەڵام پاڵنەرێکی وای نییە. بۆچی ئەم پاڵنەرە دروست نابێت؟ چونکە ئەوانەی کە زۆر جار باسی ئەوانە ناکەم بە دزی و فرۆفیاڵ و داگیرکردنی موڵکی خەڵک بوونەتە خاوەنی شت، باسی ئەوانە ناکەم. ئەوە زۆر ئاسان، ئەوە زۆر کەس ئەتوانێەوە هەڵبژێرەوە هەڵنامشێت. ئەوەی کە بەڕاستی شتەکە بەدەزێنێت لەوە چێ بۆ ئەوەش هەڵی نەیابێت، هەدەفێکی گەورەتری هەبووە. جاری وا هەیە تۆ قوربانی هی لەبەر مناڵەکەت، لەبەر خێزانەکەت، لەبەر دەوروبەرەکەت. ئەم قوربانیدانەوە ئەکا کە تۆ مرتاحبی ئەمڕۆ ئەچی ئیشەکەی. هەمومان پێمان عیبە کە پارە بخوێنینەوە، بەڵام کاتێک کە تۆ ئەچی ئیشەکەی ئەم پارەیەت بۆ خۆت ناوێ، ئامادەی شەڕکێ لە بێناوی ئیشەکەت. هەر کاتێک لە ژیانتا تۆ بەدیهێنانی ئەم ئامانجە بچووکە مادیانەشت نەبەستەوە بە ئامانجە معنەویەکانتەوە، ئەوە دڵنیابە بە شەرمەزاریەوە ئیشەکە. جا بۆی لەم شەرمەزاریە ئینسان ڕزگاری ببێ و بە شانازیەوە ئیشکە، باشترین شتەوەی بە خۆمان بچینەوە و ئامانجە گەورەکانمان بینەوە پێشچاوی خۆمان. هەر یەکێک لە ئێمە با بیرێک لە دەرەوەی خۆمان بکەینەوە، چکە بەڕاستی ئەو کەسەی بەست بیری لای خۆیەتی فریای خۆی ناکەوێت. بۆ من زۆر قەناعەتم بەم قسەیە هەیە. ئەو کەسەی بەس بیری لای خۆیەتی فریای خۆی ناکەوێت. ئەوەی بیری لای خەڵکی ترە خۆی دابینە بێت. ئەیڵێمەوە بەس بە تەمای خۆ ڕزگارکەی احتیمالی زۆرە نەتوانێت، بەڵام کاتێککە تۆ هەوڵی لە پێناوی دەوروبەرەکەتە، لە پێناوی کۆمەڵگاکەتە، لە پێناوی ئینسانیەتە هەوڵی بە هەدەفێکی گەورە، دڵنیا بە خۆشت بە ئاسانی دابینێت. لەبەرەوە با هەوڵەکانتان بۆ شتێکی گەورەتر بێ. چکە بەڕاستی من ئەگەر بۆ خۆم هەوڵ بەم زۆر جار ئەو بزەیەم تیا نامێنێت. ئەگەر بەس بۆ خۆم بێ، وەڵا جلێکی جوانتر لەبەر بکەم، نازانم سەفەرێکی خۆشتر بکەم، ئەگەر بەس بێتە سەر خۆم، بەس کە بیر لە مناڵەکەمەکەمەوە، بیر لە خێزانەکەمەکەمەوە، بیر لە کەسوکارەکەمەوە، بیر لە کۆمەڵگاکە ئەەکەمەوە، پاڵنەرێک بۆ دروستە بێ کە ماندوو نەبێت. ئازیزانم، لەوە چێ لای هەمووتان ڕوون بێت، من لە ساڵی 2003 هەتا ئێستا باوەڕکەن ئیسراحەتم نەکرد. یعنی 20 ساڵی ڕێکە من ئیشە، 20 ساڵی ڕێکە من خەڵک بە من ئەڵێن چۆن تاقەت هەیە، چۆن واز ناهێن، چۆن سار نابیتەوە بۆ ئەنواعیش. بۆ نمونە چەندین جار ئیشی خۆم دامەزراندووە فەشەلی، چەندین جار زەرەرم کردو گوێم نەیاوەتە بەردەوام. ئەمە هیچ. چەندین جار ڕۆشتوم بۆ شوێنان ئیشم کردووە،
6 مانگ بۆ ئەم لە چەند ساڵێ بۆ ئەو لە چەند مانگێ بۆ ئەم لە معرەزی کتێبی ئیشم کردووە، لە سنتەری ئینتەرنێت ئیشم کردووە، بۆ حکوومەت ئیشم کردووە، یعنی 20 ساڵ لە ئیشکردن. چی وا ئەکا سارد نەبیتەوە؟ ڕاستیەکەی هەدەفێکی گەورەتر بۆیە مرتاحم، زۆر مرتاحم، سپاس بۆخوا. و بە ئێوە ژەڵێم وەرن هەدەفەکەتان گەورەترکەن، دڵنیا بن هەوڵەکانیشتان مرتاحتر، یعنی بە مرتاحانەتر هەوڵەکەتانێن. و مۆزوعی بە خۆداچوونەوە کەش ئەوەیە تکایە بە خۆمانە بچینەوە، ئێمە ئەتوانین باشتر بین، بەس بە مەرجێ بتوانین ئیداری کاتەکانمان بکەین، پێداچوونەوەی هەدەفەکانمان بکەین. هەر یەکێک لە ئێوە لە خۆی قبوڵ نەکات، باشە بیری لێکەر بڵێ من ئاستی کوردیەکەمە، من ئەم ئاستەم بەدڵ نییە، چی بکەم بۆی ئاستی کوردیەکەم بەرز بێتەوە؟ بەلایەنی کەمە خۆ ئەتوانی شەرحی دیوانی بخوێن، بەلایەنی کەمە ئەتوانی بڕۆی بزانی کێ ئەدیب و نووسەرێکی باشە لە کووردا، دانیشی ماوەیە کتێبەکانی بخوێنیتەوە. ئەمە کوردیەکە. ئێوە لەسەر زمانەکانی تر، ئێستا من خۆم لە مناڵی و فارسی زانم و گوێم گرتووە، ئیسفادەیەکی زۆرم کردووە لە کتێبی دەنگی، لە فیلم، لە بەرنامە، کتێبێکی زۆرم بە فارسی خوێندوێتەوە، تەعاملم کردووە لەگەڵ خەڵک، بە فارسی قسەم کردووە. بەڵام ئایا ئەتوانم باشتری بکەم؟ بەڵێ بە دڵنیاییەوە. اینجا خۆ ئێمە لە کوردیەکەی خۆمان ڕازی بین، قابل لەوە ڕازی بین کە چوو بین زمانی خەڵکی تر فێر بووبین. من دایکم باوکم هەورامێکی خۆم ڕازی نیم، یعنی زۆر ڕوون نایە قسەی پێ بکەم لە شوێنی گشتی و بەردەم کامێرە. مقابلە کرابووم، ڕۆشتم تۆزێ خۆم ئامادە کرد بووی بزاندم قسەکان زۆر غەڵەت نەبێ، هەر غەڵەت یعنی غەڵەت زیاترەکەم ئەگەر بەفرای جا کەواتە من لە لەهجەکەی خۆم و لە زمانەکەی خۆم ڕازی نیم، ئەی نابێ لەوانی کەش ڕازی. یعنی بیرێ لەوە بکەرەوە، ئەی عەرەبیەکە چی لێکەی، ئەی ئینگلیزیەکە چی لێکەی. ئێستا ئینگلیزی بەڕاستی من وەکو خۆم لە خۆم ڕازی نیم، خۆ بەردەوام ئەشخوێنمەوە، بەردەوام گوێژەگرم، بەس لە خۆم ڕازی نیم. ئەڵێم لە فترێ نەبوو لە ژیان مامەجالم هەبێ بچم مطالعی هەموو کتێبەکانی بۆ نمونە دانیشم مطالعی شکسپیر بکەم، دانیشم مطالعەیەکی باشی ئەدەبیاتی ئینگلیزی بکەم. تقریبا پێرێ ڕۆشتم بۆ کتێبخانەیەک، لە کتێبخانەکە زۆر گەڕام بۆ کتێبی ئینگلیزی، هەندێکی خوێندە بووەوە ئەوانەی کە دەستم کەوتن، هەندێکیشی حەزم لێیان نەبوو. دوجار گەڕام بۆ کتێبێک بۆ فێربوونی ئەڵمانی، کتێبێکم دەست کەوت، لاپەڕی ئەم بەری ئینگلیزی بوو، لاپەڕی ئەو بەری ئەڵمانی بوو، و کتێبێکی شکسپیر. زۆر حەزم کرد بیکڕم، بەڵام نەمکڕی. لەبەرچی؟ لەبەرەوەی من پێشتر مطالعی ئەدەبی کۆنی ئینگلیزیم نەکردووە تا ئێستا بەراوردی کەم بە ئەڵمانیەکەی ئیسفادە بکەم. یعنی 2-3 جار هەڵم کرد بیکڕم، زۆر تەماکەشی جوان بوو، بەڵام دام نایەوە. ئەگەر ئینگلیزی سەردەم بووە یەکسەرم کڕی، چونکە ئێستا کاتی ئەوەم نییە بڕۆم جارێکی تر سپێڵ و مانای ئەم کەلیماتانە بە ئەدەبیاتە کۆنەکە فێر بم. ئەمە ڕۆژانێک کاتیشم نەکوشت و ئازیزان، بەڵام ئەکرا، هەر ئەکرا. وانە چەند فیلمێک کەمترمان سیر کردایە، زمانی گەنجی کۆمەڵە گۆرانیمان کەمتر سیر کردایە، زمانێکە ئەمان توانی کاتێکی باشتری بۆ تەرخان کەین. ئێستا من خۆم بیرەکەمەوە زۆر جار بەهۆی ئیشکردنەوە بەڕاستی زۆر نامرتاحم. بیرەکەمەوە ساڵانێکی زۆر قەرزار بووم، بەردەوام ئیشم کردو، مەجالم نەبووە، زۆر حەزم کردو بڕۆم دەرسێ بخوێنم، نەمتوانیوە، زۆر حەزم کردو بڕۆم کتێب بخوێنمەوە، مەجال کەمتر بووە. بۆیە بەدەم بە حساب ئەوشتانەوە ڕۆشتین کە زەرور. ئەی چۆنە ئەگەر تۆ ئێستاکە لە کات کوشتنا بیت؟ ئەی مرتاحی؟ من ڕابردوم ئاوا سەیرەکەم بە درێژایی تەمەنیم تەوەسڵی ئەعدادیم، چوون بۆ مزگەوت، چوون بۆ مەکتەب، چوون بۆ قاعە بۆ تەمرین، چوون بۆ کتێب خوێندنەوە، بۆ ئیتر هیچی ترم نەکردووە، یعنی کاتم نەکوشتووە.
بەڕاستی ئێستا بیرەکەمەوە لەم تۆستی ئەعدادی خۆم کاتم نەکوشتووە، بەڵام ئایا تۆ مرتاحی کاتێک کە کاتە کوژی؟ ئایا وا ئەزانی چەند ساڵێکی تر ئەمە نایەتەوە بەلووتە کە ئاوادانیشی کاتە کوژی؟ بۆیە بە خۆداچوونەوەکە لەوە دەست پێ بکا کە بەڕاستی نابێت کاتەکانمان بۆ شێوازە بەزایابێ. اینجا ئازیزان کێشەی ئەم سەردەمە لەگەڵ سەردەمانی پێشوو زۆر جیاوازە. جاران کەسێکە خەریکی عیلم بۆ خەریکی عیلم بۆ تەواو، ئێستا ژیان ئاڵۆزە، کاتێکیش ئەچی خەریکی عیلمەبی دنیاشتر مەشغوڵ دەکا. وەرە کاتێک دەتەوێت لە یوتیوب بگەڕێی بۆ مەوزوعێک و شتێ فێر ببی، لەو لاوە دووسێ ڤیدیۆی بێکەڵکیش ئەبینی، لەو لاوە چەندین ڕێکلامی بێماناژێت. یعنی تۆ مێشکت مەشغوڵ ئەوێ بە شتانێکەوە کە تەنان ناشتەوێت. اینجا بەڕاستی هیچ حەلێکمان نییە، یعنی ئیلا ئەبێ پێداچوونەوەیشی ئامانجەکانمان بکەین، هەدەفە عیلمیەکانمان. بۆیە لە زمانەوە دەستم پێکرد ئازیزان، عیلم بەبێ زانینی زمانی قوڵ ناگاتە پلەیەکی بەرز. ئێمە گەورەترین کێشەمان لە سیستمی خوێندنمانە ئەوەیە، بۆ نمونە کەسێک ئەچێ کیمیا ئەخوێنێ، 4 ساڵ کیمیای بە ئینگلیزی خوێندووە بەڵام ئینگلیزی نازانێت. ئایا من بە ئێوەڵێم کەسێک ئەبێ بە مەلا ئەگەر بێت و ئەوکۆڵە قولوفل لە یەک جیانەکاتەوە؟ ئێخۆ ساوایان دیان فڵانگەس قولوفل لە یەک جیاناکات، باشە فول وەزنە قولیش فعلا قولوفل لە یەک جیاناکاتەوە. ئێستا خۆ هەمومان قولوفل لە یەک جیاناکەین. یعنی ئەو زەمانە خەڵکی نەخوێنەوە قولوفلی لە یەک جیاناکات، ئێستا ماوەسەی جامیعە لە یەکی جیاناکات. کەواتە پێویستمان بە خۆداچوونەوەیەکی قوڵ هەیە، نابێت لە خۆمان ڕازی بین. من بە ئێوە ئەڵێم هیواتانەی ئینگلیزیەکەی باشە، باشەوە تۆ ئینگلیزیەکە و باشە، بۆ نانانیشی کتێب بخوێنیتەوە؟ بۆ بڕیار نایی بڵی ئەو کتێبە 400 لاپەڕێ شەر پێدانیشتەوە تاخیرەمی بخوێنمەوە. ئەمڕۆ جاهیلیەتێک بڵاو بووەتەوە زۆر ترسناکە، جاهیلیەت و نەزانینێک بڵاو بووەتەوە کە بە دوای عیلم ڕۆشتن و کتێب خوێندنەوە و شارەزایی خەڵک گومانی لێی هەیە باش بێت. ئەمە زۆر کارەساتە، یعنی بە درێژایی مێژوو هەموو مرۆڤە جاهیلەکانیش زانیویانە کتێب خوێندنەوە مووی، زانیویانە شت زانین مویمە، نەزانەکە ئەمەی زانیوە بەلایەنی کەمەوە. ئێستا کابرا خۆ بە پرۆفیسۆرە زانێ، ئەمە هێشتا گومانی هەیە لەوەی کە زانین باش بێت. کەواتە زۆر وەزعک خراپە. یەکەم پێداچوونەوە بەڕێزان لە کات بە قەنەعەتی، دووەم پێداچوونەوەش ئەوەیە کە بەڕاستی جارێکی کە زمانەکەمان باشتر بکەین. تۆ تێ لە بواری سایکۆلۆژی بخوێنی، باشە، تۆ زمانەکە نازانی ئەی مستەلەحە سایکۆلۆجیەکان. من یعنی زۆر گەنج بوومە و سەردەمە، کتێبێکی ابن سینام گر بە دەستمەوە وتمەی خوێنمەوە. مامۆستا عەبدوڵڵای برام وتی ئارەزووی خۆتە، بەڵام ئەم کتێبە ئەگەر مەنتیقت نەخوێن دەبێ و مستەلەح فەلسەفیەکان نەزانی ئیسپادی نییە. ئازیزانم، نەئەکرا فەلسەفە بخوێنم، نەئەکرا مەنتیق بخوێنم، بەڵام بڕیارم ما هەموو کتێبەکە بخوێن. ئێستا یادداشتێکم هەیە لەو کتێبە، یادداشتێکم هەیە دوایی کە هەندێشت تێگەشتم بیرم کەوتەوە کە ئیبن سینا لە کتێبەکەیە پێناسەی تەنانەت خۆر و ماڵ و زەوی کردووە، یعنی چی لە کاتی خوا تێنەگەشت. ئازیزان، خوای گەورە بە ئاشکرا ئەفەرمێ زانین و نەزانین فەرقیان هەیە. ئایا ئەوەی ئەزانێ و ئەوەی نازانێ وەکو یەکن؟ ئەی ئێستاکە کێشەکەمان چییە؟ کێشە ئەوەیە تۆ ئەتەوێ مەلە بکەی، بەڵام کاتێ ئاوەکە تەنکە با ڕووبەرەکەش فراوان بێ ناتوانی مەلە بکەی، هەمووی بەردەڵانە ژێر ئاوەکە و بستێ قوڵە. کەواتە تۆ ئەڵەی مەلەکردن ئیزعاجە، کورە ئازارە پێگا و خۆش نییە، خەتای ئەوەیە تۆ چوویتەتە ڕووبەرێک بستێکە، بەڵام زۆر زۆر فراوە.
مەلەکردن ئەبێ ئاوەکە قوڵ بێ ئینجا خۆش کۆم تا قوڵ بێ مەلە بە حکمت و داناییەکی کەمەوە بە عیلمێکی کەمەوە خەڵک وا ئەزانێ خەتای عیلمەکەیە عەقڵی بەوە ئەشکێکە کێشە و خەفەتی هەیە. ئازیزان من زۆر بیرم لەمە کردووە خەڵکیکی زۆر گلەیی لەوە لە عیلمەکە گلەیی لە سەقافەت ئەکا کە ئەم لەبەرەوەی موسەقەفە و ئاگادارە و شتەزانێ بۆیە عەقڵی بە خەفەتەکان ئەشکێ و خەفەتەخوا ئەها فڵان کەسیش نازانێ خۆشبەختە وانییە ئازیزە تۆ کاتێ لەناو بستێکا مەلایەتی مەلە ناکە بۆیە لە وشکاویەکە بیت و نەیتەنەوە ئاوەکەوە خۆشترێکە وانییە ئەگەر ئینسان بگاتە حکمت و دانایی ئەزانێ فێربوون و عیلم لە قوڵای یا بەختەوەری ئەهێنێ. من بە ئێواڵێم معقولە لوقمانی حەکیم بەختەوەر نەبێ جاهیلێک بەختەوەر بێ نەخێر بەڵام بەڵێ معقولە هەزاران نەفەر لەم دنیاە خەریکی کتێب و عیلمە و بەختەوەریش نین چونکە ئەمانە چاوەڕێن مەلە بکەن بەڵام چوونەتە ناو بستێکەوە لە بری ئەوەی بچنە تۆزە ئاوێکی قوڵ چووەتە شوێنێک مەساحەکەی زەریایەکە بەڵام یەک بست بۆیە عیلم وەکو مەلەکردن وایە لەم بستا مەلە ناکرێ بەس خۆ تەڕەکەی ئێش بە خۆتە گەێنی بۆ فێریش نابیت. یەکێک لە هۆکارەکانی قوڵی ئەم ئاوە کە بستێکە زمانە ئازیزم من بە ئێواڵم باشە من ئەگەر ئەو کتێبانەی خوێندوونمەتەوە ئەگەر ئەو ئینگلیزیم نەزانێ ئەو عەرەبیم نەزانێ ئەو فارسیم نەزانێ ئەگەر بەس کوردی سەرچاوی زانینی من بۆیە من ئایا لە هیچ قۆناغێکی تو ئەمتوانی ئیسفادێ بە تۆ بکەین بە دڵنیایی ناخێت ئێخۆ من ئینگلیزیەکەم و عەرەبیەکەم و ئەوە نییە بڵێ زۆر مهم بەس وازم لێ نەهێناوە تا بتوانم ئیسفادەی لێ بەڵام دوجار بە ئیسفادەکردن ئەتوانی بەردەوامی تۆزێ زیاتر باشتر ئەبی بەڵام خۆ ئازیزان ئێستا کاتی ئەوەیە یعنی هەرگیز لەوە سارد مەبنەوە ئازیزان ئەگەر ئێمە گەشتوینەتە با بڵین باوەڕ ناکەم کەسمان ئێستاکە تەمەنی 50 ساڵ بێت بەڵام باوا دابنین گەشتوینەتە تەمەنی 50 ساڵ ئێمە نازانین کە ئێمە احتیمالی هەیە لە 70 ساڵیا بمرین 20 ساڵ بەڕێزان ئەو 20 ساڵی پیریەش ئەتوانین فریا بکەوین بگەینە حکمت و دانایی و عیلمێکی قوڵ لە دوای خۆمان کتێبێکمان لێبەجێمان لە دوای خۆمان ڕۆمانێکمان لێبەجێمان بێت کتێبێکی عیلمیمان لێبەجێمان بێت کتێبێکی پەروەردەییمان لێبەجێمان بێت کەواتە ئێستەش زۆر زووە بۆ هەر یەکێکمان زۆر زووە هیوا هەیە گەنجە زۆر نائومێدە یعنی زۆر بە ناڕەحەتی ئەنووسێ ئێوە فڵان شت فێر بە بەڕێزان من ئێستاکە تەمەنم 43 ساڵ ئێستا ئەمەوێ کۆمەڵە عیلم هەیە بیخوێنم و فێری ببم ئێستا ئەمەوێ دەست پێ بکەم ئیتر بۆچی یعنی قەیچێکە خوا ئازانێکی ئەمری لەوە ئەچێ کابراکە ئێستاکە پێتان گەنجە تەمەنی 20 ساڵە لە 30 ساڵیا ببێ لەوە چێ تو ئێستا 50 ساڵی لە 6 ساڵیا هەر 10 ساڵ تون ئەو سەرەکەی نازانیت بەڵام گرنگەوەی لە بکەیتە سەر سکەکە و لەسەر ئەم سکەیە ئیتر ئینشاءالله تۆ مرتاحی چونکە ڕۆژانە ئیشێکی باشەک من بە ئێواڵێم ئایا ئەو ڕۆژەی ئیشێکی باشت تیا کردووە مرتاحتر نیت ئیمامی عەلیە فەرمێ هەر ڕۆژێک من عیبادەتی باشکەم ئەو ڕۆژە ئەبێ بە جەژنم چونکە هەموو جەژنێک لە دوای عیبادەتێکی باش دەست پێیەکە وانییە ڕەمەزان تەواوە بێ جەژن دەست پێیەکە قوربانیکردن و حەج تەواوە بێ وانییە حەج تەواوە بێ جەژن دەست پێیەکە کەواتە هەر ڕۆژێ ئیشێکی باشمان کرێت لێ بیکەین بە هەفتە شەو ئێستا هیچ حەلێکمان نییە یعنی حەلەکە هەر ئەوەیە بۆیە داواکاری یەکەم تکایە بە خۆداچوونەوە باشکردنی زمانەکەت خوێندنەوەی کۆمەڵێک کتێبی جددی و باش کتێبیش چییە یان شتانێکە کە ئەکرێ بیخوێنیتەوە بووی کاریگەری هەبێ لەسەرێ یاخود کتێبانێک ئەخوێنیتەوە کە اختصاصی خۆتە و ضرورە زیاتر تیان ڕۆبچی و شارەزای